کاتێک شاری ڕەقە لە سووریا بەهۆی توندوتیژیەکانەوە وێران بوو لە ساڵی 2015دا هونەرمەندی سووری جولیا سەعید هەڵهات و ئەو شتەی بەجێهێشت کە زۆری خۆشدەویست ئەویش کەرەستەکانی نیگارکێشی بوو. جولیا پێی وابوو ڕۆژنەکەی تەنها هەفتەیەکی پێدەچێت، بەڵام هەفتەکە بوو بە 6 ساڵ. ئیتر لەو کاتەوە لە دیمەشقی پایتەختی سووریا دەمێنێتەوە. بەدڵنیایی من کەرەستەکانی نیگارکێشانم نەمابوو، هەموو شتێکم لە ماڵەوە لە ڕەقە جێهێشت بوو. کارە نیگارکێشیەکانم کەرەستەی ناوماڵ و هەموو شتێک پێم وابوو دوای هەفتەیەک دەگەڕێینەوە. لەبەرەوەی جولیا توانای کڕینی پێداویستیەکانی نیگارکێشانی نەبوو، دەستی کرد بە بەکارهێنانی خۆڵ بۆ ئەو مەبەستە. خۆڵ تەنها کەرەستەیەک بوو کە لە توانایدا هەبوو دەستەبەری بکات. بیرم لەوە کردەوە چۆن بەسەر ئەو دۆخەی تێکەوتبووم زاڵ بم. بیرم لە نیگارکێشان بە خۆڵ کردەوە. خۆڵ باشە و هەموو کەسێکیش حەزی لەم جۆرە نیگارکێشیەیە. جولیا پارکە گشتیەکانی شارەکە دەگەڕێت بۆ کۆکردنەوەی خۆڵ، هەرچەندە لە سەرەتادا بە ناچاری خۆڵی بەکاردەهێنا، بەڵام لە ئێستادا بەکارهێنانی ئەم کەرەستەیە بووە بە گەورەترین حەزی ئەو و هەروەها دەڵێت بەهۆی بەکارهێنانی خۆڵەوە تێچووی کارە نیگارکێشیەکانی بەڕێژەی 60% کەم بۆتەوە. نیگارکێشی بە خۆڵ تێچووی کەمان لە سەرەتادا بەکارم دەهێنا چونکە هیچ هەڵبژاردەیەکی ترم نەبوو، بەڵام ئێستا حەزم لێیەتی تەنانەت ئەگەر بۆیەشم هەبێت. ئێستا بە پەرۆشم بۆ نیگارکێشی بە خۆڵ، هەز دەکەم شتێکم ون کردووە ئەگەر بە خۆڵ نیگار نەکێشم. جولیا کە دایکی دوو منداڵە، کارەکانی لە پێشانگاکاندا نمایش دەکات و خولی ڕاهێنان بۆ منداڵان دەکاتەوە بۆ فێربوونی نیگارکێشی بە خۆڵ.